كتواريخ من السوشيال ميديا والاجتماع الاجتماعي زاني الميديا تشيا إما تشي الميديا تكشين تشي زاني الميديا برلوي باسی وێناکردنی ژن بکەم لە ناو میدیایە کە داتاکان خۆیان قساکەن ئەبێ بزانم پێگەی ژن لە ناو میدیاکانە چییە من 5 میدیام وەرگرتووە کە تەلەڤیزیۆنەکانە ئەمە ئەم داتای پیشانمان ئەیە کە ساڵی دامەزراندنی هەر یەک لەم تەلەڤیزیۆنانە کە گەلی کوردستانە کورساتە KNN پەیامە سپێدەیە بە پێی ساڵی دامەزراندنیان خوێندنەوەیەکمان بۆی هەیە کە پێمان ئەڵێ لە دوای ڕاپەڕینەوە ئێمە یەکەم تەلەڤیزیۆن کە هەمانەگەلی کوردستان بووە و دواتر 2000 کورسات دواتر پەیام و KNN 2008 و سپێدە 2009 وەکو ساڵی دامەزراندن لە کارکردنان لە هەرێمی کوردستانە ئەگەر باسی مێژووی ئەم تەلەڤیزیۆنانە بکەین بە درێژایی مێژووی کارکردنی هەر یەک لەم تەلەڤیزیۆنانەی کە من کردومە بە نمونەی توێژینەوەکەم بێگومان ئەوانەی تریش کە نمونەی توێژینەوەی من نەبوون زۆربەی زۆری ئەتوانم بڵێم لە سا 98 با دوو خاتر بگرین ئێستا بە بەردەوامی حاڵیان هەر ئەم دەرەنجامە دەرەچێت کە پێمان ئەڵێن بەڕێوەبەری ئەو دەستگایە ئەگەر جێگریشی هەبوو بێ جێگری بەڕێوەبەری دەستگا تەلەڤیزیۆنەکان ڕێژەی ژن تیایدا سفر بووە بەراورد بە ڕێژەی پیا و کە تیایدا لە 100%. زۆربەی زۆری تەلەڤیزیۆنەکان بۆردی ڕاوێژکاریان هەیە کە هەمومان نەزانی ئەو بۆردی ڕاوێژکاریە بریتیە لە داڕێژەری پلان و استراتیژی هەر یەک لەو تەلەڤیزیۆنانە ئەم بۆردە بەپێی ئەمە ئایا ئەم تەلەڤیزیۆنانە بۆردی ڕاوێژکاریان هەبووە لە 100% پێمان ئەڵێ بەپێی داتاکە بڵێ بۆردی ڕاوێژکاریان هەبووە لە 100% کە نیەتی ژمارەی ژن و پیا و ڕێژەی ژن و پیا و لە ڕووی چەندێتیەوە لەم تەلەڤیزیۆنانە چەند بوونی هەبووە ئەگەر ئەم تەلەڤیزیۆنانە بکەین بە پێوەر چواردە با بڵێن چواردە لە کۆی چواردە ئەندامی هەر یەک لەوانە ڕێژەکە بەم شێوەیە دابەش کراوە کە 1/5 بووە لەگەلی کوردستان 0/3 بووە لە کورسات و KNN و سپێدە هەر هیچی تیانە بووە و ژمارەی 1/4 لە تەلەڤیزیۆنی پەیامە وەکو بۆرد بوونی هەبووە. ئەگەر بینە سەر بەشەکانی ناو تەلەڤیزیۆنەکان داتاکان پێمان ئەڵێن بەڕێوەبەری بەشەکان کە هەر یەکە بەپێی تایبەتمەندێتی خۆی لە تەلەڤیزیۆنەکانە بەڕێوەبەر هەبووە بەڕێوەبەری بەشی پەیوەندیە ئیدارەیە زۆر لەو بەرنامەکانە هەر یەکە لەو بەشانە پێمان ئەڵێن لە کۆی گشتی 35 لە کۆی گشتی 35 32یان بەڕێوەبەری بەشەکان پیاو بووە و 3 لەو 35 ژمارەکەی ژنان بەڕێوەبەری بەشەکان بوون. ئەمە واقعی تەلەڤیزیۆنەکانمان بۆ دەرئەخا کاتە ئاستی بەڕێوەبەر ئەگەر بینە خوار بەڕێوەبەر ستافی کارکردن بەشەکان پێشکەشکارەکان ئامادەکارەکانی بەرنامە بێگومان ئەوە تا بچیتە ئاستی خوارەوە ڕێژەی ژن بەشداربوونی ژن ڕەنگ بێ زیاتر بێ بەپێی ئەم داتایانی کە خراونەتە ڕووە ئیشی لەسەر کراوە لە میدیایە تۆ بابەتی ئەیگەێنی تا چەند ئەنی نەبیتە ئەوەی کە دەرونی تاکەکانێ بشێوێنی شێواندن دروستکەی چکە دوجار ئەم جەنگە دەرونیە چەندین بابەت و لێکەوتی تری لێ ئەکەوێتەوە یەکێک لەوانە کە ئاسایشی کۆمەڵایەتی تێک ئەدەی چکە زۆر جار ئەو بەو وشە ناڕاستەی تۆ بەو وشە چاواشەکاری تۆ دوو خێزان تێک ئەیت کە ئەم دوو خێزانەکە بەشێکن لە کۆمەڵگەکەت یاخود ئەتوانین دوو لایەن دوو کەسایەتی ئەمانە هەمووی تۆ لێکەوتی خراپی ئەبێت ڕاستە بۆ من تۆ مەبەستی هەبووە مەبەستێتە ئامانشتە بۆ نمونە لە دوو لایەن بێت دوو کەسایەتی بێت بەڵام ئەمە ئەبێتە نەریتێک و ئەڕوات و کاریگەری خراپتری ئەبێت شێوازەکانیان وەکو وتم بەم جۆرە ئەتوانین بڵێن زانیاری ناڕاست هەیە لەگەڵ زانیاری چاواشەکاریش هەیە بەشێکیان ئەمانە بۆ پرۆپاگەندەیە بەشێکە لە پرۆپاگەندە هەنێک کەس ئەکرێت تەنها ناونیشانەکەی بینی بێت کە من ناونیشانەکەم بینیەوە تەنها و زانیاریە ناڕاستەم بیستووە لە لاشم ئەمێنێتەوە کەڵەکە بێ زانیاریەکە کاتێکی تر من هەر ئەوە هاتووە بە دینی منە وەرم گرتووە کەواتە بەشێکە لەو زانیاریان کە تۆ بە ناڕاستی یاد بە وەرگرەکان ئەگەر ئێمە ڕۆژنامەنووسانمان دەستگاکانی ڕاگەاندن بە شێوەزێکی ورد بە دوای بابەتەکانە بچن بنکۆڵی بابەتەکانیان بکەن ئەو چەشنە گرنگەی بواری ڕاگەاندن کە بنکۆڵکاریە ئەگەر چی خۆی بابەتەکە جیاواز ئەتوانی مامەڵی لەگەڵا بکەیت بەڵام ئەکرێت تۆ هەر زانیاریە کە بیستی بە گومانەوە
بە گومان بە لێ ڕۆژنامەنووسان ئەمە ئەرکیانە هەمیشە بێ گومانکەن لە زانیاریەکان بۆی ئەو زانیاریانە بتوانن بە تەواوی ڕاستیەکانەوە بیان بە وەرگرەکانیان. دەرەنجامەکان لەمان باشترمان پێ ناڵێ لە هەر کوێیەکا بێ لە هەر ناوەندێکا بێ لە هەر شوێنێکی